کاتت باش خوێندکاری ژیر بەخێر هاتی بۆ وانەی بیرکاری پۆلی شەشەمی بنەڕەتی کتێبی بیرکاری بۆ هەمووان بەرجی یەکەم لاپەڕە 33 لاپەڕە 33 گەیشتینە بابەتی ساغ بکەوە و بیر بکەوە و گفتوگۆ بکە بەوانەکەدا بگەڕێیەوە تا وەڵامی پرسیارەکان بدەیتەوە. پرسیاری ژمارە یەک ڕوون بکەوە چۆن 0 و 6 بەش لە 10 لەسەر شێوەی ڕێژەی سەدی دەنووسی. ئاسانترین ڕێگا ئەوەیە کە تەماشای ئەو ژمارە دەیەی دەکەین لە لای ڕاستی فاریزە تەنیا یەک ڕەنووس هەیە، واتە ڕەنووسەکە یان ژمارەکە بەشێکە لە 10. ئەگەر ژمارەی لەو شێوەی بمانەوێ بە شێوەی ڕێژەی سەدی بنووسین، ئاسانترین شت ئەوەیە سفرەک دانێین لە لای ڕاستی ڕەنووسەکە. ئاوا ببورن، ئاوا سفرەک واتە بیکەینە 0 ژمارەی تەواو 60 لە 100 60 بەش لە 100 کە کردمانە 60 بەش لە 100 هەروەکو ئەوەیە 6 لە 10 60 لە 100 بەهایەکە هەمانە. کە کردمانە 60 زۆر ئاسانە بە ڕێژەی سەدی بنووسین، یەکسەر دەنووسین 60 لە 100. بەڵام ڕەنگە هەڵەی بکەین ئەگەر هەر شەشەکە بمێنێتەوە، ڕەنگە وامانزانیوی 6 لە 100، ئەوە هەڵەکە گەورەیە. واتە ئەگەر یەک ڕەنووست هەبوو سفرەک دانێ لە لای ڕاستی ڕەنووسەکە، ئەگەر ویستت بیکەیە لە 100 ڕێژەی سەدی. ئەوە تەواو بوو. ئێستا دەینە لای ڕاهێنانی ئاراستەکراو. ژمارەی دەی و ڕێژەی سەدی بۆ بەشە ڕەنگ کراوەکە بنووسە. ئەوە زۆر ئاسانە، تەنیا دەژمێرین چەند چوارگۆشەیە دەژمێرین، هەرچەندە ئەمن 3-4 جار ئەو چارگۆشانم ژمارد هەر هەڵم دەکرد. ئێستاش نازانم ژماردنەکەم کووە، بەڵام ئەوە گرنگ نییە. وابزانم 35 چوارگۆشەیە کەواتە 35 لە 100 کوو بە دەیی دەینووسین. ئەوە زۆر ئاسانە نووسینی، هەروەکو چونکە 2 ڕەنووسە زۆر ئاسانە بە دەییش هەر 2 ڕەنووسە وەکو یەکە. ئەوە بە ڕێژەی سەدی، ئەوەش بە ڕێژەی دەیی. خوێندنەوەکەشی 35 لە 100 یان 0 و 35 بەش لە 100 بەش. پرسیاری 3 5 لە 100 لێرە زۆر ئاسانە هەڵەی بکەین، نەک لە کاتی نووسینی لە سەدیەکە، چونکە دەژمێرین 1 2 3 4 5 لە 100. بەڵام ئەگەر بە شێوەی ژمارەی دەیی بنووسین، ڕەنگە بنووسین 0 و 5 هەڵەیە، بێگومان دەبێ بنووسین 0 و سفرەک ئەو جا 5، چونکە ئەگەر بنووسین ئاوها بنووسین، ئەگەر ئاوا بنووسین دەکاتە 50 لە 100. 50 لە 100 نییە، 5 لەبەر هەندێ دەبی سفرەک دانین لە لای ڕاستی فاریزە ئەو جا 5 چی دانین،
کە دەکاتە 5 باش لە 100 باش. ئێرە زۆر ئاسانە کە دەژمێرین 82 چوارگۆشەیە واتە 82 لە 100 کە دەیکەینە ژمارەی دەی 0 و فاریزە و 82 بەش لە 100 بەش. ئەوا دەینووسین. دەینە لای پرسیاری ژمارە 5. پرسیاری ژمارە 5 ژمارەی دەی یان ڕێژەی سەدی بنووسە. 70 لە 100 چونکە بە ڕێژەی سەدی نووسرا دەبی بیکەینە دەی. دەنووسین 0 و فاریزە و 70 واتە 70 بەش لە 100 بەش. پرسیاری 6 بە دەی نووسرایە دەیکەینە سەدی. بە دەی نووسرایە 0 و 20 لە 100 واتە 20 لە 100. ئەوەش ئاسانە. ئێرە ڕەنگە هەندێک ئاسان نەبی، هەرچەندە ئاسانیشە. لێرە خینەوەکە کووە 0 و 3 بەش لە 100 بەش واتە 3 لە 100. ئەوەش ئاسان بوو. ئێرە 84 لە 100 واتە 0 و 0 ژمارەیتەوە و 84 بەش لە 100 بەش. ئێرە 50 لە 100 ئەوەش هەر ئاسانە 0 و 50 لە 100. ئێستا دەینە لای ڕاهێنان و شیکاری پرسیارەکان. ڕاهێنانی ئازاد ژمارەی دەی و ڕێژەی سەدی بۆ بەشە ڕەنگکراوەکە بنووسە. لێرە چەند ڕەنگکرایە؟ 1 2 3 4 واتە 4 لە 100. بەڵام لە کاتی نووسینی بە دەی ڕەنگە بنووسی 4 لە 100 واتزانی بی ئاوایە 4 لە 100 ئەوە نابی، ئەوە 4 لە دەیە. لەبەر هەندێ دەبی 0 دوایە فاریزە دوایە 0 ئەو جە 4 ئەوەیە 4 بەش لە 100 بەش. خوێندکاری ژیر لەبەر هەندێ نووسینەکە دەبی ئاوابی. 0 و فاریزەکەی من بە نۆ نەخێننەوە، فاریزەکە ناتوانم بە باشی بینووسم چونکە بە نووسینی ئەو های لێدێ. پرسیاری 11 نازانم ژمارنەکانی من دەرچوو 11ەیە. 3 لێرە 2 لێرە 5 6 7 8 9 11ەیە. 11 لە 100 ئاسانە نووسینی، هەتا بەو شێوەیەش بە شێوەی دەیش هەر ئاسانە 0 و فاریزە و 11. پرسیاری 12 50 لە 100 ڕەنگ کرابوو بە هەردوو شێوە ئاسانە نووسینی 50 لە 100. دێمە لای هەمووی هەر ژمارەی دەی و ڕێژەی سەدیە بێگومان ئەو وانەیە ژمارەی دەی یان ڕێژەی سەدی بنووسە. پرسیاری ژمارە 13 62 لە 100 کو دەنووسین؟ دەنووسین 0 و فاریزە و 62. ڕاهێنانی 4 لێرە کوی دەینووسین 5 لە 100 ئەوەش ئاسانە نووسینی 5 لە 100. 15 0 و فاریزە و 28. 16 0 فاریزە 45. 17 0 فاریزە 53. 18 63 لە 100. 63 لە 100.
نۆزدە، هەشتا و پێنج لە سەد، بیست، سفر فاریزە سێ، سی و سێ بەش لە سەد، بیست و یەک، ژمارە بیست و یەک ڕەنگە خەڵک یان خوێندکار هەڵەی بکە، چونکە چار بەش لە دە بەشاوە، ئەوە چار بەش لە دە بەش، واتە چار لە سەد نییە، چل لە سەد. گوتمان ئەگەر یەک ڕەنووسمان هەبوو لە لای ڕاستی فاریزە، باشتر وایە سفرەکی دانەین لە لای ڕاستی ڕەنووسەکە بیکەینە چل هەر لێرەوە پێش ئەوەی بچین بە سەدی بینووسین، ئەو جا ئاسان دەبیتە چل بەش لە سەد بەش، واتە ئەوها دەنووسرێ. ئێرەش هەر وایە حەفت لە سەد دەبی ئەوها بینووسین لە کاتی نووسین بە ژمارەی دەی، ئەگەر بینووسین سفر و فاریزە و حەفت هەڵەیە. ئەوەش تەواو بوو. ئێستا دەینە لای شیکاری پرسیارەکان. بەکارهێنانی پێدراوەکان خشتەی بەرامبەر، واتە ئەو خشتەیە کە لێرە هەیە، خشتەی بەرامبەر وەڵامی بە هەندێک ئەوانە بستڕمەوە، خشتەی بەرامبەر وەڵامی سەد قوتابی پۆلی شەشەم لە ڕاپرسی نیشان دەدات. ئەو خشتەیە تەماشای بکەین. باسی مۆسیقای پەسەند کراو، مۆسیقای هاوچەرخ 26 لە سەد پەسەندی دەکەن، هاندان 9 لە سەد، ڕۆژ ئاوایی 21 لە سەد، فۆلکلۆر 20 لە سەد، بێوەڵام یان شتی تر هیتر 24 لە سەد. کەواتە وەڵامەکان لێرە هەیە، وەڵامی سەد خوێندکار. ئەگەر هاتوو خوێندکاری ژیر ئەو وەڵامانت کۆ کردەوە، دەبی سەرجەمەکان بکەنە سەد لە سەد، سەد لە سەد، واتە ئەگەر 26 کۆ بکەینەوە لەگەڵ 9، 21 کۆ 20 کۆ 24 دەبی بکاتە سەد لە سەد. ئێستا دێینە لای پرسیارەکان. پرسیاری 23 ژمارەی دەیی و ڕێژەی سەدی ئەو قوتابیانەی کە مۆسیقای هاوچەرخیان هەڵ نەبژاردووە، سەرنج بدە هەڵ نەبژاردووە، مۆسیقای هاوچەرخیان هەڵ نەبژاردووە بنووسە. ئەوانی هەڵیان بژاردووە 26 لە سەدینە. ئەدی ئەوانەی هەڵیان نەبژاردووە چەند کەسن؟ ئاسانترین ڕێ ئەوەیە ژمارە سەد بینین 26 لێکەم کەینەوە، کەواتە ژمارە سەد کەم 26، دا شەشی لێ بڕوە 4، 9 دووی لێ بڕوە 7، 74 لە سەد، واتە 74 کەس هەڵیان نەبژاردیە مۆسیقای هاوچەرخ، بەدڵیان نییە، پەسەندیان نەکردیە. ئەگەر بەو شێوەی دروست نەکەی
دەتوانێت بە ڕێگایەکی دی ئەویش کۆکردنەوەی 9 21 و 20 و 24 ئەویش دەبی هەمان وەڵامبی دەبی بکاتە 74. ئێستا ئەو پرسیارەش تەواو بوو، وەڵامان داوە، بزانین بچین شتی دیکە. پرسیاری دی، پرسیاری 24 ڕێژەی سەدی چەندە بۆ جیاوازی نێوان ئەوانەی مۆسیقای ڕۆژئاوایی و فۆڵکلۆریان هەڵبژاردووە لەگەڵ ئەوانەی هاوچەرخیان هەڵبژاردووە. ڕۆژئاوایی و فۆڵکلۆری هەرچەندە نازانم لەبەر چ ئەو دوانەیان کۆ کردیتەوە، بەڵام کێشە نییە. ئێستا دەبی بچین ئەوانەی ڕۆژئاوایی فۆڵکلۆریان هەڵبژاردووە کۆ بکەینەوە، ئەوجا کەمی کەینەوە لە ئەوانەی هاوچەرخیان هەڵبژاردووە. ڕۆژئاوایی فۆڵکلۆری 21 و 20 کۆیان بکەینەوە دەکات چەند؟ 21 لەگەڵ 20 یەکسانە بە 41. هاوچەرخیش 26 کەمی کەینەوە لە 26 41 26 لێ بڕوە 11 6 لێ بڕوە 5 3 2 لێ بڕوە 1 15 کەس لە 100 کەس. زیاترن ئەوانەی کە ڕۆژئاوایی و فۆڵکلۆریان هەڵبژاردووە لە چاو ئەوانەی هاوچەرخیان هەڵبژاردووە. 15 لە 100. ڕەنگە پێویستە بنووسم لە 100 لێرە. ئێستا دێینە لای پرسیاری ژمارە، وابزانم تەواو بوو دەربارەی وێنەکە، دێینە لای پرسیارەکی دیکە. پرسیاری 25 ڕاپرسیەک نیشانی داوە کە 79 لە 100 لە خوێندکارانی پۆلی شەشەم لە کاتی وەرزشکردندا گوێ لە مۆسیقا دەگرن و 33 لە 100 لە کاتی نان خواردن گوێ لە مۆسیقا دەگرن. شێوەی دەیی بۆ هەر یەک لەو دوو ڕێژەیە بنووسە. زۆر زۆر ئاسانە شێوەی دەیی، لەبەر چ ئاسانە کە لە 100 دوو ژمارە هەبوو، دوو ڕەنووس بە دەیی نووسین زۆر ئاسانە، هەروەکو خۆی دەنووسرێتەوە. بەڵام ئەگەر یەک ڕەنووس هەبوو تۆزێک دەبیتە کێشە. کەواتە 79 کو دەنووسین 0 فاریزە 79. 33 کو دەنووسین 0 فاریزە 33. زۆر ئاسان بوو. ئێستا دێمە لای پێدا چوونەوە و ئامادەبوون. پرسیاری 26 لە بچووکترینەوە بۆ گەورەترین ڕیز بکە. چەند ژمارەمان هەیە؟ یەکەم جار 27 و 8، دووەم جار 8 و 27، سێەم جار 27 و 5، چارەم جار 27 و 82. پێش لە لای چەپی فاریزە سێ ژمارە 27 یەکسانە جارێ، یەک ژمارە 8 لە 27 کچکەترە
واتە ئەو ژمارەی بە زەردی نووسرایە ئەوە لە هەمویان بچووکترە. لە کاتی ڕیزکردن لە لای ڕاستەوە یان لە سەرەوە دەینووسی، ئەوە بچووکەکەت زانی. مایە ئەو سێ ژمارەکەی دیکە چونکە هەرسێکیان 27 بوون، ئێستا لای ڕاستی فاریزە بەراورد دەکەم یەکەم ڕەنووس هەشتە لێرە بە ئەوانە بستڕمەوە هەتا دیار بێ. ئێستا گوتمان ئەوە تەواو بوو، ئەوە نەما، ئەو ژمارەیە تەواو، ئەوە بچووکترینە، ئەوە بەراورد ناکەم. ئەوانی دیکە ئێستا دێمە لای یەکەم ڕەنووس لە لای ڕاستی فاریزە هەشت بەراورد دەکەم لەگەڵ 5 لەگەڵ 8. 5 لە هەردووچیان بچووکترە، کەواتە ئەو ژمارەی لە لای ڕاست دەنووسمەوە پاشی ژمارە شینەکە، ئەو ژمارە زەردەی دەنووسم. ئێستا ماینە دوو ژمارەکەی دیکە هەردووچیان 8 بوون لێرانە کە ڕەنووسەکانم بەراورد کرد، هەردووچیان 8، بەڵام دەچم ڕەنووسەکەی دیش بەراورد دەکەم پاشی 8 لێرە 2، لێرە هیچ نییە، 0 0 گچکەیە، واتە ئەو ژمارە بچووکترە. ئێستا لە ڕیزکردنەکە ئەو ژمارە سۆرەی دەنووسم، لە هەمویان گەورەتر ئەو ژمارە مۆرەیە. ڕیزکردنەکە کووە؟ یەکەم جار شینەکە، دوایە زەردەکە، دوایە سۆرەکە، ئەو جا ژمارە مۆرەکە. لە لای ڕاستەوەش دەست پێ دەکەی چونکە بە کوردی لە لای ڕاستەوە دەنووسین. تەواو بووین. ئێستا دێینە لای پرسیاری 27. ئەژمێر بکە 35 کۆ 17 جاران 3 توان 2 کەم 16. لێرە ڕیزیەتی کردارەکان دەبێ ڕەچاو بکەین. ژمارەکەم نووسیتەوە من وەکو دەبینن. ئێستا پێش هەموو شتێک دەبی توانەکەی ئەنجام بدەم. 3 توان 2 لەبەر هەندێ 35ەکەی دەنووسمەوە، کۆیەکەی دەنووسمەوە، 7ەکەی دەنووسمەوە، جارانەکەی دەنووسمەوە، 3 توان 2 دەکانەوە، کەم دەنووسمەوە، 16 وەکو خۆی دەنووسمەوە. هەنگاوی دووەم دیسان 35ەکە کۆیەکە، ئەو جارەی 9 جارانی 7 دەکەم. 9 جاران 7 63. 9 جاران 1 9 لەگەڵ 6 15. کەمەکەی وەک خۆی دەنووسمەوە، 16 وەک خۆی دەنووسمەوە، جارێ هیچ ناکەم. هەنگاوی سێم 35 و 153 دەتوانم کۆ بکەمەوە. 5 و 3 8، 3 و 5 8 یەکیش، کەم 16 وەک خۆی دەنووسمەوە. ئێستا 188 کەم 16، 8 کەم 6 2، 8 کەم 1 7، یەکەکەش دێتە خوارێ. ژمارەکە بووە 172. چمە لای پرسیارەکان. پرسیاری 28. 168 جاران 22. 168 جاران 22، 2 جاران 8 16، 2 جاران 6 12، یەکیش 13، 2 جاران 1 2 لەگەڵ 1 3. ئەو جارەی چونکە ژمارەکەی دیش هەردووە پێویست ناکە دیسان لێکدانەکەی بکەمەوە، 336 دەنووسمەوە دیسان، بەڵام جێیەکەی
دەبی بگۆڕم. 336 هەمیشە خانەی یەکەم لە ژێر خانەی یەکەم نانووسم. ئێستا کۆ دەکەمەوە، کۆکردنەوە، شەشەکە دێتە خوارێ، 3 و 6 9، 3 و 3 6، 3 دێتە خوارێ، 3696. چمە لای پرسیارەکان. پرسیاری 29 3407 دابەش 42. 3407 دابەش 42. بزانم دابەشەکەم کو ئەنجامدایە. سێ دابەش 42 نابی، 34 دابەش 42 نابی، ناچارین 347 دابەش 42 8. 8 جاران 2 16، 8 جاران 4 32 لەگەڵ 1 33، 347 کەم 336، 7 کەم 6 1، 4 کەم 3 1، 3 کەم 3 0، سفرەکەی ئەولاش ئیسەرەوە دەیمە خوارەوە، دەبیتە 110 دابەش 42 2. 2 جاران 2 4، 2 جاران 4 8. ئێستا 110 کەم 84، 10 کەم 4 6، 10 کەم 8 2 26. ئێستا هیچ ژمارە نەما بینمە خوارێ، کەواتە دەبی فاریزەی دانێم، سفرەکیش دانێم لە تەنیشت 26ەکە، 260 دابەش 42 دەکاتە 6. 6 جاران 2، 6 جاران 2 12، 6 جاران 4ش 6 جاران 4 24 لەگەڵ 1 25. دەبی بنووسمەوە ئێستا 25. ئێستا کەم دەکەمەوە، 10 کەم 2 8، 5 کەم 5 0. ئێستا سفرەکی زیاد کەم 80 دابەش 42 دەکاتە 1. 1 جاران 42 42. 10 کەم 2 8، 7 کەم 4 3. سفرەکی زیاد کەم 380 ڕەنگە 9 هەبی، بەڵام لێرە هەز دەکەم ڕادەوەستم چونکە نەنووسرابوو هەتا چەند دەتوانم بەردەوام بم. هەز دەکەم ئێرە ئەنجامی دابەشەکە 82 61 ژمارەیەکی باشە بەدەستم هێنایە. لەبەر هەندێ ڕادەوەستم چونکە هێشتا مایە نازانم هەتا کەی ڕەنگە هیچ تەواو نەبی، هەندێک جار دابەشکردن هەر بەردەوامە ناگەینە ژمارەیەکی کۆتایی. بگەڕێمەوە لای پرسیارەکان. پرسیاری ژمارە 30 ئامادەبوون بۆ تاقیکردنەوە سەرجەمی 34904 کۆ 15456 کۆ 6943 کامەیە؟ بێ
بێگومان لە کاتی کۆکردنەوە و لێدەرکردن هەمیشە لە ڕاستەوە دەست پێ دەکەین، واتە لە خانەی یەکان. خانەی یەکانی ئەو ژمارەیە ژمارە 4، خانەی یەکانی ئەو ژمارەیە 6، ئەو ژمارەیەش 3. 4 کۆ 6 دەکاتە 10، 10 کۆ 3 دەکاتە 13. و بزانم تەماشاکەم هەڵبژاردەکانی من کامە ژمارە خانەی یەکانی 3ە. ئەو ژمارە 0 هەڵەیە، ئەو ژمارە 0 هەڵەیە، ئەو ژمارەش 0 هەڵەیە. یەک ژمارە خانەی یەکانی 3ە، ئەویش تەنیا ئەو ژمارەیە کەواتە ئەو ژمارەیە ڕاستە. پێی ناوێ بچم خۆممان دیکەم ژمارەکانی کۆ بکەمەوە ئەگەر کاتیشم نەبی. بەڵام خوێندکاری ژیر ڕەنگە جارەکی دیکە هەموو ژمارەکانت لای ڕاستیان 3 بی، ئەو کات دەبی بچی خانەی دەیان تاقیکەیەوە بزانی ئەو چەندە. ئەگەر ئەویشت هەموو ژمارەکان خانەی دەیانیان وەک یەک بی، دەبی بچی خانەی سەدان تاقیکەیەوە و بەردەوام ئیشەکە ئاوا هەندێک جار خانەی سەدانیش یەکە. لێرە زۆر ئاسانکاری کرابوو، ئایا نازانم لەبەر چ، بەڵام ئەو ژمارەیە بەڕای من ئەو ژمارەیە ڕاستە، هەرچەندە ئەمن بەڕاستی ژمارەکانم کۆ نەکردیتەوە، بەڵام هەڵبژاردەکانم ئاوهام پێ دەڵێن، چونکە دەبی بزانم هەمیشە خانەی یەکان لەگەڵ خانەی یەکان کۆ دەکرێتەوە، دەبی ئەو ڕاستیەی بزانین. خوێندکاری ژیر ئەو لاپەڕەیە تەواو بوو، هەتا وانەیەکی دی هەر خۆش و شاد بی.